وەرە هەرچی کچە دێتم دەیبە وەرگە لەگە ڕاقێ بەخوای وەرە کاکە سعرەکەی بە قورعان ناتوانم زیاتر ئای کاکە قی ڕسی لەبەر تو 10 سنتی شت لێکم دەکەمە باشە 10 سنتی کەژمەدات تەواو بەسەر چاوە باشە کاکە ئەو 10 سنتیش لێ وەرناگرم باشە کاک شەماڵ حیاتم لە بۆت دەنێرمە کۆسمەتیکی برام باشە بە قوربان خواحافیز سێبەر بەڵێ وەرە ئیشمەیە وەرە دەرێم نبینی ئیشمێ دەبێت چۆن دەرێم وەرە یاروکانە سێبەر هاوە هاتم چی بووە بۆ هەمیشە فیشەکە سوارە و تووڕەی ئەمە فیشەکەم سوارە وەڵات جەنابتی وەم لێ دەکەی باشە سێبەر درپیسی تەواو بۆ جاریم ڕاقەبەم دەکەی بووە حەرەز لەسەر سەرم جێ ڕادەگریت دەرێم و چنارێم نەوەڵا حەرەز نیم خۆ بێ ئیش نیم چاو لێ ئیشم هەیە ئەوە ئیشکردنەوە نییە ئەدی چت دەکرد لەوێن دەرە من لۆ دیتمی بەس ئیشەکەی تۆ زین چی سافی من هیچ بە دڵم نییە دڵم نەهاتووە چەند ساڵە پێت بڵم هەر بەرخۆم دەگرم چی سێبەرخان ئەمن لەوەتەی هەمە ئیشی جوملەی دەکەمی کۆسمەتیکلی دەتەوێت چ بکەم یعنی دەتەوێت واز بینم چێت جەنابەت درت پیسە سافی لەخۆ دڵم پیس نییە تۆ لەگەڵ ئافرەت ئیش دەکەی هیچ ژنێک حەز ناکە مێردەکەی هەموو دەخەی ئافرەت ببینێ و میکیاجیان بۆ دانێ و ماسکارایان بۆ دانێ و برژەنگیان بۆ دانێ و یعنی ئەوە ئافرەت بوو شەماڵ ئافرەت بوو ئەرێ لە شەمزینەوە کردت بە شەماڵ گوێ لێ بوو منت دی لەوێ یەکسەر منت دی باش ئێستاوە من تەلەفۆنی لۆ دەکەم ئەوجا بەس ئەگەر پیا بوو چی خراپە پێت دەکەم چی خراپ بە من دەکەم دەشکێ سەماع خارجی دەیکەمە سەماع خارجی بەس بمدێ نامێ ڕەخەمم لێ بگۆڕی سەرم لێ بشێوێنی یاڵا لە بۆی کردەی لە بۆی خۆم بۆی دەکەم ئێستا یەک دەقا بەس بە خۆت قسەی لەگەر بکەی قسە دەکەم باش بەڵێ کاکە سافی قسەی لەگەر بکە قسەی لەگەر بکە کاک شەماڵ باش حیاتم زۆر باشم ئەو لە قسەی ناکەی شەماڵ گرانبرا مامە تازە باسیمان دەکرد باسی برژانگمان دەکرد لۆ وەڵی کاک شەماڵەوە خێزانەکەمە دری لە من پیسە وە دەزانیە دوو ئافرەتی قسەم لەگەر کردی کاکەوە تێ ناگاتن کو حیات بردم براژن وەڵا ئەمنج لە ناوی ویشەیما خێزانی منیش یەکەم جارە وها بوو دوایە خوشکم خۆمە ئیشی جوملەی دەکەین ئیشی تاک ناکەین دەی براژن دەمەوێت قسەی بکەی قسەی بکە قسە بەچ پێ دەکەنی شەماڵ باشە خواحافیز دوای قسە دەکەین باشە حیات بردم وەرە ئەتو لۆ حیای من دەبێت کاکە و هەموو درپیسێت چێ لەسەر منی دەکەی ئەلو سافی برام کوی ڕەشوان جانسۆنی باش بە قوربان ئەحواڵت کووە ماڵێکونا خۆش بیا خۆ سەلامەت بی نەفەسخان کووە وەڵا نەفەسیش باشەوە لە تەنیشتم دانیشتەوە سەلامم لێ دەکا عەلەی ناوعەلەیکە سەلام هەر سەلامەت بنیا خوا هەر باش بنیا ڕەبی سافی باوەکە دیارینە دیار وەڵا ڕەشوان جان بە قورعان خەریت لیش و کەسابەتین چ بکەین ئەکرە برام دنیا ئەوەندەی نانینا ئەمە براینە برا وایە وەڵا دیار دەبین ئینشاءڵڵا سافی جان شەوی لە ماڵێنا ئەو شۆ وەڵاوە بەتەمانە لەگەڵ نەفەس بینە ماڵتان وەڵا بەخێر بێن لۆ نایەن وەرن باشە برام باشە حیاتم خوار لەگەر دڵ برام خوار لەگەڵ حافیز خۆڵناگرێ زۆر سەر و دڵخۆچین هەر میوانمان کەم بوو